بینەرانی عزیزی و خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتە و ئەم کاتە و کاتێکتانشان ئارمانم وە بەرنامەی ئەمڕۆشان تەقدیم دەکەم. لە بەرنامەی ئەمڕۆ سەبارەت بە سەلەفیەکان و هەڵسوکەوتیان لە کوردستان و دەبێت چی بکەین لە مقابلیانە و توێژێکمان دەبێت لەگەڵ سێ کەس لە هاوڕێیانی دێرین و چالاکانی سیاسی لە مەریوان: هاوڕێ چیمەنی دارابی، هاوڕێ ئەحمەی نیکجوو و هەروەها هاوڕێ ساڵحی سەرداری کە زۆربەی ئێوە خەڵکی کوردستان و بەتایبەت مەریوان لەگەڵ ڕوخساریان ئاشنان. هاوڕێیانی عزیز بەخێر بێن بۆ بەرنامە. سپاسان دەکەم بۆ بەشداریتان. سەرەتا لە هاوڕێ چیمەنی دارابیەوە دەست پێ بکەین. هاوڕێ چیمەن ژنان لە مەریوان و بەتایبەتی لە دارسێران نەخشێکی تایبەتیان بووە لە درێژەی تاریخی مبارزاتی خەڵکی مەریوان و بەتایبەت جوتیارانی مەریوان دژ بە ئاغاواتەکان. لە ساڵی 55 نمونەیەکی بارزی بوو، لە قیامی 57 دووبارە نمونەیەکی کە و ئەمە ئێستا خەریکە تکراری بێتەوە لە دژایەتی لەگەڵ تەلەفیەکان. حەزەکەم سەبارەت بە مبارزاتی ژنان لە مەریوان بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتە و تەوزیحاتێکی کامل بدەیت و لە عەینی حاڵدا پێویستە بڵێم کە هاوڕێ چیمەنی دارابی خۆی یەکێک لە چالاکانی سیاسی بوو دژ بە ڕژێمی پاشایەتی و هەروەها ڕژێمی جمهوری ئیسلامی کە 7 ساڵ لە زیندانەکانی جمهوری ئیسلامیە بوو. فەرموو هاوڕێ چیمەن. بەنە هەموو شتێک سڵاوم هەست بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویست و عەزیز. بەلەوە دەستکەم بە قسەکانم گەرەکمە پیرۆزباییە بێژم بە خەڵکی مەریوان و بەتایبەت خەڵکی داسێران کە لە بەرابەری ئەم سەلەفیانە لە بەرابەر ئەم جەنایەتکارانە یۆسان کە پاشەکشەیان پێکردن. بەڵێ مەسەلەی جەرەیانی داساوم نەخشی ژنانی مەریوان هەڵەگەڕێتەوە بۆ دەورانی شا کە شایە ئەو دەورە دروستە من منام بوو شاید سنێوان نەبوو وەلە بەنا بە وەزعەتی خانەوادەم چون خانەوادەم دەرگیری ئەو قەزیە بوون دەرگیری ئەو مەسەلە بوون بە مناڵ و گەورەوە ئێمە نەخشمان بوو. نەخشی ژنان زۆر لە جەرانی داسێرانە بەرجەستە بوو. من بە بڕوای من ئەگە ژنان نەبووایەنەوە ئەرسا ئەو پیرۆزیە ئەو شەڕێکە 7 ساڵی تەواو تەک دەرەبە بوو تەک ئیدارەی دەوڵەتی دەورانی شاکرا پیرۆز نەبوو و ئەو نەسەقیشیانە نە ئەگەر خەڵکی داسێران و مەریوان. جا بەو بۆنەوە نەخشی ژنان دوو ئەوڵەن داسێران هەر ئەو دەورانە دەورانی 55 دوو دانە کۆچیان کرد. دوو دانە کۆچیان بوو بەرعەلەی مالکین و بەرعەلەی ئیدارەی دەوڵەتی شاکێ حازر کە پشتیوانی مالکین بوون حازر نەبوو نەسەق بن بە جوتیارانی داسێران دوو کۆچی تاریخیان کرد. کۆچێکی کە زۆرتر لە 2 هەفتە ئیدامەی بوو لە مەرزی ئێران و عێراقا کە دەرگیریە زۆر زۆر لە بینی ڕێگا لە تەک مەئمورینی دەوڵەتیە ژنان نەخشە ئەسڵیان بوو کە چەندین مەئموری دەوڵەت حتا بەدەستی ژنان زەخمی بوون و ئەوانش چەند کەس لە ئێمەیان زەخمی کرد. ئێمە لەو کۆچە بەرنامەمان بوو سازماندەهیمان بوو حتا شۆرامان تەشکیلەدا بوو چ ژن و چ کوڕانی جوان ئەمر و چ گەورە و چ خەڵک لەگا نەخشیان بوو و چادریشمان لێدا بوو نزیک زۆرتر لە 2 هەفتە لەویا بووین. جا بەو بۆنە بە دوای ئەو دوو کۆچەکێ کردمان کۆچی ئاخر باعث بوو دوای 7 ساڵ دوای تەلاشێ فرن دوای دەرگیری و جەم و داوای زۆر لە تەک مالکین و تەک ئیدارەی دەوڵەتی دوای زیندانی کە فرێ لە پیاوان ئەو دەورانە زیندان کران و دوای دەرگیریهای عەمیق کە بوو لە بینی ژنان و پیاوان تەک مالکینە بلاخەرە پاشەکشییان کرد بە مالکین و هەروە بە ئیدارەی شارەبانی و ساوا ئەوانە کە ئەو دەورانە نەخشیان لە تەرەفداری تەک مالکینە بە نەخشی ژنان و پیاوان و جوانی ئەو دەورانە باعث بوو کە پاشەکشەکەن ئەخرین مەجبور بوون کە ئەو نەسەقە بن بە خەڵکی داسێران. ئەمە یەکێ لە دەساوەردایە  گەورە بوو لەو دەورانە. بە دوای ئەوە قیام دەستی پێکرد. 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 قیام دەستی پێکرد.
لە دەوران قیامەت بە بڕوای من نەخشی ژنان زۆر ئەساسی بوو هەمیشە وەختێک تەزاوراتێکە بوو ئاعترازێکە بوو ژنان نەخشی ئەساسیان بوو جا هەر ئەویشە بەنابەوەی کە ژنانی داسێران تەجروبەیە زۆریان بوو هەمیشە لە تەزاورات و ئاعترازاتێکی ئەبوو لە دەوران شاشە ژنانی داسێران من دقیقا لەبیرمە هەمیشە پێشقان بوو هەمیشە لە ئەوەڵ سەفەکانەوە بوون جا خودی دانش ئاموزان و معلمان و ژنانی زەحمەتکێش مەریوان اتحادیە ژنانیان تەشکیلدا ئەو دەورانە من خۆم لە مەدرسە بووم بەناو مەدرسەی خەبات مەدرسەی ڕەهنمایی خەبات بوومەوە ئەو دەورانە بووم بە لە شاناوێتری بوو وەلێ بەدوای قیامە ئێمە ناومانە مەدرسەی خەبات مەدرسەی خەبات ئێمە کچانی ئەو مەدرسە فەقە کچی مەدرسەی کچان بوو ئێمە نەخشە زۆرمان بوو ئێمە شۆرامان تەشکیلدا بوو نەخشە زۆرمان بوو با یەک نمونە بگێڕمەوە شاید زۆر نزیک بێت لە ئەم ئۆزا و ئەحواڵێکی تازگی بۆ داسێران و بۆ مەریوان پێشاو ڕابطەتەك سەلەفیەکانە هەر ئەو دەورانیشە جەماعەتی موفتیزادە ئەوانیش سازماندەهەیەیان بوو بۆ خۆیان ئەوانیش مەریوان و بەتە لە کوردستانە زۆر لە ئێستا نیرویان جەمع کردبوو بە دەور خۆیانە نیرویان بوو و حملەیشیانەکە بە ئینسانهای ڕادیکال و ئازادیخوار و بەرابەری تەڵەبی ئەو جامعە بەتایبەت زۆر زدت چەپ بوون ئێمە لە مەدرسەکەمانە تەعدادێک کچی لە تەک موفتیزادا بوون زۆر دەڕەندە بوون ئەمە نەمانزانی کە ئەمانە واقعا نەخش و بەرنامەیەکیان هەست بۆ خۆیان رابطەتێک ئێمە ئینسانهایە ئەو دەورانە ئەو مەدرسەیمە ئەکسەرەن ئینسانهای ڕادیکال و چەپ و ئەمانە ئەسڵ جەوی مەدرسە بەدەست ئێمەوە بوو وەلی ئەوانیش پێدەم دانەنیشتن تا اینکە ڕۆژێ بەنامەیان کرد ئەسلحەیان دەرا و تەقیان کرد ئێمە وەلی ئێمە کچانی ئەو مەدرسە لە تەکر کوڕانی دەبیرستان کە هاتن بە یارمەتیمانەوە ئێمە توانیمان پاشەکشەیەکیان پێکەین کەتە هیچ جۆ ئەو شتە تەکرارۆ نەبوو هەتا دوایی شاتن مەعزەرەتخوازیان کردێمان جا بۆنەوە من بۆی ئیشارەم کردەمە هەر وەختێ ئێمە بینەمەیان هەر وەختێ ئێمە لە شەقامەکانە بین ئەوان ناتوانن بێنەمەیان زمانی ئەوان نەتوانن بێنەمەیان زمانی ئەتوانن ئەوان نزاڵ بن بەسەر ئێمە کە ئێمە شەقامەکان کە ئێمە خیابانەکانمان خاڵی کردێ بۆ ئەوان جا بۆنەوە ئێمە لەو دەورانە دەساوەردێ زۆرمان بوو ژنانی مەریوان نەخشە زۆریان بوو چ لە ئیتحادی ژنانە کە بوومان چ لەواکێ لە مەدرسەکانە کچان زۆر نەخشی ئەساسیان بوو لە پێشکەوتنە لە بەرنامە جا بۆنەوە من ئیسام کورتە قسەمە کرد لەسەر ژنان وەلی حتمەن لە بەشترا حتمەن زۆرتر لەسەری قسەیەکە زۆر سپاس دەکەم هاوڕێچیمەن هاوڕێ ئەحمەدی نیکدوو بەلای مەشە سپاس دەکەم دووبارە بۆ بەشداری لەم بەرنامەیە حەزەکەم تازەترین هەواڵ لەسەر ئەم وەزعیەتی شاری مەریوان تێکۆشانی لایەنی مۆدرن و سیکۆلار لە جامعەی مەریوانە دش بەم کردەوە فاشیستیەی تەلەفیەکان و هێرشەکان بۆ بینەرانی ئێمە باس بکەیت بۆ جا دێمە سەر پرسیارەکانی کە لە زەنات فەرموو بەلە هەموو شتێ زۆر خۆشحاڵ بووم کە تەک ئێوەم دی بەتایبەت هاوڕێ ساڵح سەرداری چیمەنی عەزیز و کاک سەعیدیان تۆیش کە ئەم دەرفەتانە ڕەستان کە ئێمە بین قسەکانمان بکەین سپاس دەکەم من دووسێ خەبەرم هەیە کە دوێکە لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی ترا یەکدانێکی گەڕانەوە لە حەزەکەم ئیمڕۆژ هەر بیگەڕمەوە خەبەر دوێکە ئاخرین ڕۆژ جمعەی مانگ ڕەمەزانە کە هەموو ساڵێ بە بڕیار خومینی بوو بە قەرارێ لە ئێرانە کە بێ بە ئاخرین ڕۆژی ئاخرین جمعەی مانگی ڕەمەزان بێ بە تەظاهرات عەلەی داگیرکەری ئیسرائیل و بۆ ئازادی قودس ئەمەیانە بەتایبەت ئیمام جمعەی مەریوان کە کابرایە کە خەڵکی کنە لە عەسڵا مەلام سەفا شێرزادی کە ئەو دوو جوانەی دابە ئەعدامە دوو جوانیشی دابە ئەعدامە دوو ئامۆزا ئەوەختە قەرار بوو ڕۆژ دوێکن دوای نوێ جمعە بە تەلافی ئەو شکستەی کە خواردوویانە بەرامبەر بە داسێران کە پاشەکشیان پێکرا
دوای نوێژجمعە لە جای تەزاهرات قوس هەڵسن بڕۆ بۆ داسێران لە داسێرانیشا خەڵک گشتی ئامادە دڵهۆرەی خەڵکی مەریوان گشتی منتەک چەندین کەسا قسەم کرد چەندین کەس ارتباطم کرد ئەیان حەچێکمان بەسەرا بێت ئێمە ئامادەین بابێت بلەخە ئەمانیانە بیست بوو جەماعەتی ئیمام جمعە و کاربەدەستەکان ئێران پاشەکشیان کرد و کۆرۆنایان کرد بە بیانوو کە لەبەر خاتی کۆرۆنا کۆ نابینەوە ئەوەختە دوایەوە قرار بوو بڕۆن بۆ جوگەسازی لەوێ یا لە بیەکەڕا لەوێ نوێژجمعە بن بەڕێگۆ ئەویشیان پێ نەکرا خولاسە کارەکەیان فەشەلی هێنا بەڵام بۆ ئێوارەیە دوای نۆڕۆکەیە جەوەکەیان بە مناسب نەزانی مەلا ئیمام جمعە لەگەر 18 پاسدارە کە سەرهەنگیان تیا بووە و سەرگوردیان تیا بووە و پاسداریان تیا بووە لەمانە هەڵ ئەسەن ئەچن بۆ ماڵ ئەو کوڕەکە بریندار بوو جەلال فەیزی ئەچن لەوێ داوای لێبوردنیان لێکەن و جمهوری ئیسلامی ئەیزانی کە ئەگەر ئەمە ئدامە بێ خراپترە بێ وەزعەکە خراپتر ئەبێ وەزعەکە و ئەبێ شڕ و ئاژاوە و ئەم جارە ئەکێشێتە ماسمێدیای دنیا و لەم وەزع ئاڵۆزاکە جمهوری ئیسلامی گۆڵی هالە لێژیە ئەو نێتێکەوێتە لێژی ئیتر نەیتوانی ئەو سوء ئیستفادەکە ئەبێ بیکا لەم سەلەفیانە بیکا کە چارەی ئەوانیشی ناوێت هەمووتان ئاگادارن کە ئەحمەد موفتیزاد چی کرد بۆ جمهوری ئیسلامی ئەحمەد موفتیزادە مؤسسی پێشمەرگەی مسلمان جاش بوو ئەحمەد موفتیزادە ئەوەی وا هاوتەمە ئێمە بەتابێت ئەم مەجموعەکە دانیشتین چی من لە ئێمە مناڵترە گشتمان زانی ئەحمەد موفتیزادە ئەوەی وا لە دەستی هات کردی کاسعی خۆت لەبیرە لە باناتە سەفتەریە چی کرد جا خولاسە هەڵگەرمە بۆ ئەوە هەڵەسن ئەچنە ماڵ جەلال فەیزی لەوێ داواکەن لە باوکیێتن داوای لێبوردن یەکەین ئەم کورتە زەخمی بووە ئیجازە بە ئێمە ئەوین ئێمە هەرچی خەرج و مەخارجی ئەین بەو شەرتەی ئێوە ئیتر ڕەزار بن و ئەم مشکڵە با تەواو بێت لە بین ئێوە و ئەم جەماعەتە باو کوڕەکە تۆزە ڕعایەتەکات بەڵام مامەی کوڕەکە تێتە دەنگ ئەڵێ هەوڕێ ئەحمەد دەنگن نەما دانێت زەنگم بۆ نام چی بکەم چی لێ بکەم لێگەر سات جوای مێرەوە باشە دەست خۆشێ هیچ خولاسە مامی کوڕە جەلال ئێژێ ئێوە ئەوڵەن 4 نەفەر لە جوانان ئێمەتان کردووە بەبێ هۆ بەبێ هیچ دەلیل و مەدرەکێ ئێمە یارمەتی ئێوەمان گەرەک نییە بە پشتیوانی ئێوە نەبێ ئەم 4 دوو لە ڕوو ئێوە خوێڕیە ناتوان بێن یەخە بە خەڵک بگرن خەڵک تەهدیدکەن بە ملپەڕاندن و بە قەمەزەنی و ڕەمەزەنی ئێوە بڕۆن ئەو 4 نەفەرە ئیمزاکە ئازادکەن هیچ باڵ دەرێژتر هەڵەگەڕنەوە تێنەوە دەستکەوتێ وایان بۆ نابێ بۆ شتێتریش کە گەرەکمە هەر دوێکە ڕوویدا ئەنجومەنی سەوزی چیا هەرچی ڕۆژ جمعەس لەوەسە بەها دەستی پێکردووە هەرچی ڕۆژ جمعەس بەر لە ئەوە خەڵک بڕۆن بۆ سەیرانگاکان مەریوان وەکو دزڵی و دەرەکێ و دەمەیە و خۆش و بارانی و کەماڵە و هەتا کەلتەتە بەر لە ئەوە ئەم ئەنجومەن سەوزی چیا هەڵسن جوانەکان بە کوڕ و کچۆ هەڵسن ماشین و ئۆتۆبوس و مینیبوس ئەگرن ئەچنە ئەو شوێنانە بۆ ئەوە هەم ئاگاداری خەڵک بکەن کە ژینگە بپارێزن هەم ئەوەی ئەگەر کەلوپەلێکە هاپیان بتری و لەم شتانە خاڵی بێ فڕێنیان بەمرا بۆلا ئەم ئاگاداریە سەلەفیەکان ئەبیسن ئەوانیش قەیارە ڕۆژ جمعەی دوێنێ سەعات 4 بەیانی هەڵسن لە شوێنێکە کۆبنەوە ئۆتۆبوس و مینیبوس بێنەوە بیان وا 120 نەفەر 120 نەفەرە بن ئەم گەنجانە سەلەفیەکان بۆ شەوە ئیعلامەکەن شەوی بە لە جمعەکە بەیانی گەریکانی جەمع بن ئێژن بەیانی سەعات 4 ئێمە هەر کەسێ لەناو شار مەریوانە ببینین
کە لێ پەڕێنی ئەیگری سەریە بڕی فەوری کۆبوونەوەی یەکەن جەماعەتەکە ئێژنە ئەیجا خۆ بێت و ئەگەر ئێمە هەر کارێگەرەکمان بێ بیکەین و ئەمانە بێژن سەرتانە بڕین و کەلەتانە پەڕێن و مەریوانەکەین بەڕەقە لەگەڵ مووسڵا دەجا خۆ بێ زیندگیمان تەختە بکەین هیچی هەڵەسن سەعات 4 بەیانی گشتیان 120ەکە هەڵەسن تێنە دەرەوە ئەچن ئەو شوێنەکە قەرایان داوە هەر 120ەکە هەڵەسن ئەچن لە دزڵیەوە بڵاوە پێ ئەکەن هەتاوەکو کەلتەتە ئەچن لەوێ ئیتر وردە خەڵک تێ ئیتر منی لە ئەرتباتا بووم هەر لەگەڵیانە بۆشن خلاصە ئاگاداریان بە خەڵکو و وریای ژینگە پارێزی چۆن بێت و چی ئەو مۆزایفانی کە خۆیان بوو زۆر بەجێگەی و زۆر جێگەی ڕێز و احترامە کە ئاوا ژینگە ئەپارێزن ئیتر هیچ وردە ئێوارە ئەبێ ئەوێسن هەتا و سەیران کرد ئەگەڕێنەوە لە سەیرانگاکان ئەو جارە مجموعەیەکە ئحساس مەسئولیەتیان نەکردو شتوتیان فڕداوە بەنگا بۆلاو ئەوانیش کۆوەکەن و تێنەوە لە ئاخر تێنۆ ئیتر هیچ مەسەلەی ڕوونا یعنی ئەمان ئەوە خۆی بە ئامادەگی و جەماعەتێکی زوو 120 کەسی هەر پێیان ناوێرن خۆیان قەرەیان نان ئەم دوو خەبەرە بوو ئیمڕۆژ هەر کاگەحماگەرەکرێ وی کە مەجای بەرنامەکە کۆمەڵی پرسیاریکەمان هەیە کە بێ من هەر ئەم سێ خەبەرە بوو کە عەرزم کرد ئیتر ئەگەر قسەیەتر بوو دوای حەتوێنە بەسەر چاو دەست خۆش بێ دێمە لای تۆ هاوڕێ ساڵی سەرداری حەزەکەم ئەگەر مەجال هەیە ئەگەر نوکتەیەکی زیایت هەیە وەک هەواڵ باسی بکەیت و شتێکی کەش لەسەر ئەم ڕاگەیاندەی کە خەڵکی دارسێران کە من یەک جملەی ئەوڵی بە فارسیەکەی ئەخوێنەوە بۆ بینەرانی خۆشەویست تا بزانن ماجرا چییە ئێتلاعیە ئاهالیە دارسەیران و حامیان نەبا کەسی سەر جەنگداریم و نە تەسلیمێ عرض افسار گسیخته گله‌های قرون وسطایی و فسیل شده سلفی و داعشی ها که با آدرس غلط مریوان را با رقه و موس اشتباه گرفتند و به محلات مریوان و خصوصا دارسیران میکنند خواهیم داشت ظرف بصراحة داره ایمه سری تسلیم نیه و اهلی شرش نیم بلام تسلیم ندیم اکنی راجب بم راگەیاندە زیاتر تۆزیە بدەین بۆ من هۆڵم زۆر سپاس هاوڕێ سەعید بۆ داوەت و سڵاوم هەیە بۆ هاوڕێیانی خۆشەویست کاک ئەحمەد و هاوڕێ چیمەنی عەزیز و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی ئێوە تاوانازەوە هەڵەگەڕێتەوە من وەکو خەبەر بێژم شاید کاک ئەحمەد یا باقی ڕەفیقان لەبیریان چوو هەر ئەم ئیعترازات و تەقابلەوە خەڵکی داسێران و جوانان لە مەریوانە بە تایبەت ژنان کردیان بۆ باعث پشتیوانێکی یەکجار زۆر نەتەنیا لە مەریوان بەڵکو لە شوێنەکانی تر گەرەوە دی بێتان مەسەڵان لە سنە مەهاباد بۆکان شنۆیە بۆ کامیاران و کرماشان و زۆر شوێنی تر و لە کوردستانی عێراقیش هەر ئیمڕۆ بە ئێبتکاری بەهار مونزر و لە چالاکوانانی سیاسی و بواری ژنان کە لە میدیای کوردستانی عێراقا وەکو شارپرێس وەکو ئاوێنە و بەعزێ لەو سایت و پەیجانە کە بینەری زۆیان هەیە بڵاوە بووەوە ئەمە کۆمەکی کرد بەو خەڵکەوە ئەو مەقاومەتیان کردوە هەر ئەو ئەقەمشیەوە کە ئەحمە و چیمەن باسییان کرد بە هەر حاڵ لەوە ترسان سەلەفیەکان تەوا نازەوە هەڵەگرێتەوە ئەو یەک خەبەرتیش کە بێژم ئیمڕۆ خۆشبەختانە لە ئێدامەی ئەو کۆبوونەوە وا دوێ کە ئیمامجو ئەو فەرماندەی دوی ئینتزامی و تعدادێک هەیئەت و کە بە حفاظەتی یەکجار نیروی ئەمنیەتی و ئینتزامی چوون بۆ داسێران و بۆ مزگەوت و دوای و ماڵ ئەمین فەیزی باوکی جەمال فەیزی بیاخەرە وەختێ وتویان خەڵکەکە ئێمە کارێکمان نەکردوە ئێوە هاتون تاوەستان کردووە وتیانە بە جمهوری ئیسلامی ئێوە لەجێ ئێوەوانەوە داویانە لە کەسی ئێمە بگرن چون 4 نەفەر لە ئێمەتان گرۆ کە ئەوان وتیانە قەتعەن بەیانی ئازادیانەکەین و ئیمڕۆ وایسە ئێمە قنێکۆ قسەکەین خۆشبەختانە ئەو 4 گەنجەوە بەناحەق گیرابوون ئازاد کراون لەسەر ئەو ئەتلاعیەی خەڵکی داسێرانە ئەوە دوێ کە بەیانی بەرحاڵ خەڵکی داسێران
بڵاویان کردو ئەو کەسانیش وا حمایەتیان لێ کردوون بە هەر حاڵ لە میدیای اجتماعیە و بەدەست ئێمە گەیشت و بڵاومان کردو و ئەفکار عمومی و هەموو کەسێ لێ ئاگادارە ئەمە بە نظر من ئەو ئیطلاعیە شتێک انعکاسێک بوو لەو فعالیتانەوە خەڵکی داسێران ژنان گەنجان تێکۆشەران لە داسێران و لە مەریوانە مەسەڵەن ئەنجامیاندا بوو قسەی خۆیان کرد کەتبەن نووسیان ئەنا عەمەڵەن ئەوان واقعەن ئەوە تۆ خۆن تۆ سەرێ جەنگی با کەس نەدان وەلی کەسێک دەرگایان پێ بگرێ کەسێک تەعەڕوزیان پێ بکە معلومە زۆر ڕۆشن و زۆر قاتع جوابێ دەنەوە کەمانکە چل و چەند ساڵ ڕابردوو خەڵکی داسەیان و خەڵکی مەریوان و کۆمونیستەکان و چەپەکان جوابیان داونەسەوە ئەمە وەها بوو کە حتا نەتەنیا خەڵکی داسەیان دوێ شەو کە دوای جمعە تا شەو پێنجشەمە تا جمعە کە ئەم ئامادە بەشە بوو کە قرار بووە حمڵەیان پێ بکەن نەتەنیا خەڵکی داسێران خەڵکی نێ تعدادێ زۆریان خەڵکی نەنە خەڵکی گەڕخەکان تری داسێران چوبوون ئامادەگیان بوو لە هەرچێ ئیمکاناتی ئیسفایان کردبووەوە ئەم تەقاوڵە ئەنجام بدەن سازماندەهیکیان ناوخۆیانە بوو شوێنی ڕێگەی خۆیان دیاری کردبوو چەند نەفەر بەحسە شوێنێ بووە لە داسێرانە مەسەڵەن لازم بووە 5 نەفەر بوون 5 نەفەر یادانراوە لازم بووە شوێنێ 3 نەفەر مەرجووسە سازماندەهیەکیان بۆ خۆیان کردبوو حتا تەقسیمکار ناوخۆیان کە بەشێکیان ئەم تەقابلە لەبار عەمەڵیۆ بکەن بەشێکیان کاری تەبلیغاتیان کرد وەکو ئەم ئیطلاعیە واسادریان کرد و ئێوە ئیشارەتان پێکو من تەوزیحمدا بەشێ زۆریان سعیان کرد لەگەڵ دێهات و شارەکان تر و مەحەلات ترە تەماسیان گرتبوو کە بە هەر حاڵ خەڵکێ جەست بکەن بۆ پشتیوانی لە خۆیان غەیرز ئەوە لە میدیای ئیجتماعیە بڵاوە بوو ئێمە و مانان و ئەحزابێک وا بە هەر حاڵ یان نەهات گەلێ شەخسێت گەلێ ئەفرادێ وەکو هاوڕێ ئەحمەد نیکجۆ باسی کرد یا فعالیتیان بۆ کرد بە هەر حاڵ خەریک ئەوە بوون و پشتیوانی عەمەڵیان لەم مبارزە و ئیعترازە کرد ئێمە لە ئەوەشە وتمان ئەگەر بێسین بەرامبەریان قاتع قەتعەن ئەوان پاشەکشێ ئەکەن وەلێ ئەوان لەم 48 ساعاتی بەل لە جمعە تەبلیغاتێکی زۆریان ڕێخست سعیان کرد وەحشەت ایجاد کرد سعیان کرد قودرەت نمایی کەن حتا با شتێ بڵێم لێرە دەدوێکەوە ئەو جەمال فەیزیەوە بەرحاڵیاندا و زەخمیان کردووە نازانم لەژێر تەعزیبا یا شکنجە یا حتا ممکنە چوام فشایان بۆ هاوردبوو هاتەوێتی کاکە من نازانم مسلمان و فلان و فیسان یعنی ئەمەش هین جمهوری ئیسلامی هەرچێ کەس ئەزانێ زۆر کەس وەختەیە چن زیندانەکان جمهوری ئیسلامی بە زۆر وادایانەکە شتگەرێ بێژن ئەو ئەترافاتەوە هەمیشە بۆ ئاشنایە بۆ ئێمە و لە نەزەر خەڵکۆ لە نەزەر ئێمەوە سەنەدیەتی نییە بەرحاڵ وەلێ گەرێکیان بوو ئەمەیان زۆر بڵاوە کرد کە بێژن ئەوە نییە جەمال فەیزی پەشیمانەوە بووە گەرەکیانە ئەم دەستاوەردە ئەم شکستەوە خەڵک بەسەریانە هاوردووە بە ئەوە کە جەمال ئەم چوار قسە بکە جبرانەوەکەن وەلێ هەرچێ کەسە ئەزانێ ئەگەر ئەوان ئەترافی بە زۆری جەمال فەیزی نیشانەدەن هەرچێ کەسە ئەزانێ ئەو ژنە تێکۆشەرانە وا بە قوتەک و بە داڕ و بە هەرچێ ئیمکاناتیانە بوو ئەوە نماد ئەم تەقابلە بوو ئەوە نماد بوو وا خەڵک بەرەو فولکەی دارایی لە داسیان و ژن و پیا و بە یەکۆ ڕۆشن و بۆ اعتراز بە ئەوە کە بێژن قانونی ما قبولیە جوان بیریانە خواردیە هەر کارێ ئازاد بوون حەگاڵەکانیان فڕەدا بوو ئەوە نماد ئەم تەقابلە بوو اتحادیان هاوبەستەگیان بە یەکۆ کارکردنیان لە پاڵ یەکا بوون سازماندەهی خۆیان بۆ دفاع لە خۆیان بە هەر ئیمکانەتی واردەستیانە بوو نە ئەوە نمادەوە بووە کە جەمال فەیزیان بە زۆر وادار بە ئەتراف و نازانم ئەوە کە شتێک بێژێ لەویا بۆ ئەوان دڵخۆشکە هەر بنیامێکی سیاسی هەر کەسێوا تەنەی بە تەنەی جمهوری ئیسلامی خوارد بێ ئەزانێ کە ئەو شتە ناتوانێ ئەم تەقابلە و ئەم ئیعترازە جەماوەریەی خەڵک وە پشتیوانی هەمەلایەنەی خەڵک لە مبارزاتەوە خەڵکی داسەیان کردیان ئەمە بێ بە توانم ئولگوی ئەوەسە کە من پێم وایە تا ئیسەیش بە هەر حاڵ کارێکی زۆر باش کراوە ئەم تەقابلە بەس سەرنجام فعلەن تا ئێستای کە مرزەمەشی ئیدامە بێ
تهدید و ئەرعابی ئەوانی خولسا کردەوە و سەرکەوتنێک و دەستاوەردێک بووە ئەوانی وادار بە عەقەمشینی کردووە ئەگەر وانە وایە چۆن بەلام سەفای شێرزاد و فەرماندەی نیروی انتزامی ئەوانە هەڵەسن چن بۆ داسێران ئەشیان ئەگەر بەرعەکسەکە وایە هینیان ئەوە بوو تەوەقعیان بوو خەڵکی داسیان چن بۆ خزمەت ناوەبارەك ئاغای مەلا مستەفای قاتڵ زانیار و ئەو ئامۆزاکەی بەهەرحاڵ مەزوون وەسە ئاعترافی کەسێکی وەکو جەمال هیچ زەڕەیە خەدشە وارد ناکا بە ئەوە کە ئەم مبارزاتە بەحەق بوو و ئەوان عەقەمیشیان پێکرد. زۆر سپاس هاوڕە ساڵح هاوڕێچمەنی دارابی دێم و لای تۆ سەبارەت بە پرسێکی گرنگی تر ئەویش مەسەلەی ژن ئێمە شاهدین کە ئیسلامیەکان یا جریاناتی تر ئەیانێ بڵێن ژن دایکە ژن خوشکە ژن کچە ژن زەعیفەیە بەڵام تەنها یەک شەو هاتنە مەیدانی ژنان ئەویش بە تەور و بە دار و بە ئەمرازی دفاع لە خۆ نیشانیاندا کە ژن یەکێکە تاکێکە و بەگشتی نیوەی کۆمەلگایە بەتوانای دفاع لە خۆی هەیە و بەرابەرێت لەگەڵ پیاو و بێ ئەوان ئەم خەباتە سەرناگرێت. بەڕای تۆ ئەم جایگە بۆ ژنان چۆن دیاریەکرێت و بەتایبەت ئازادی خوازان ئەبێت چی بکەن کە نەخشی ژنان جدیتر بێ و یا خودی ژنان چی ڕەفتارێکە بێ بکەنوە چ تەوقعاتێکیان بێ نەخشی خۆیان لە جایگە و لە جامعەیە. بەڵێ هەڕستایی بنەوە جۆ پرسیارەکەی تۆ بە مۆمنگەرەك مەدەشتەی شارەکەم زۆر مهمە شارەی پێکرد لە رابطە بە مەسەلەی جەماڵە کە گوایە هاتووە ئێعترافی کردووە و قسەهایەکی کردووە من تکامە لە هەمووی ئینسانها ڕادیکال و ئازادیخواز ئەو جامعەی کوردستان مەسلەی ئەسلی من خۆم لە زیندانا بووم لە نزیکۆ شکنجە کراوم ئەزانم جمهوری ئیسلامی چه بەڵایە بەسەر خەڵکایەنێ بەسەر زیندانی و لە چ نوقتە زافایە ئینسانەکان کە هەنەژێ دەستیان ئیسفادەیەکە بە بڕوای من بەجێ ئەوەی ئێمە حەملەکەین بە جەماڵ و جەمالناو ئەشێ ئێمە حەملەکەین بە جمهوری ئیسلامی من مطمئنم جەماڵیان تهدید کردووە ئیسە بە هەر وەسیلەیە بێ بە هەر شتێک تهدیدیان کردێ جەماڵیان وادار کردووە بە قسەکردن حتا ئێمە بۆچی ڕووی دەمانەشێمە لە جمهوری ئیسلامی و سەلەفیان بێ کە حەملەیان کردووە بە خەڵک حەملەیان کردووە بە حەق و حقوقی خەڵک بە بڕوای من بەجێ ئەوەی ئێمە ڕوومان نەدەنی جەماڵ و جەمالناو بێ ئەشە ڕوومان نەدەنی جمهوری ئیسلامی سەلەفیەکان بێ کە تعرضیان کردووە بە خەڵک جا من بە یەک نمونە بێن وەختێ ئێمە لە زیندانا بووین ساڵی 661 وەختێ تعدادە لە ژێر شکنجە واداریان کردن بێن مساحەتەکەن یا تۆ بە ئیسلاح تۆ بەیان کرد کەسانێ بوون بەجێ ئەوە بێن جمهوری ئیسلامی مەحکومکەن جمهوری ئیسلامی مەحکومکەن کە زیندانی دروست کردووە کە شکنجەی بەرپا کردووە کە ئەدامەکە ئەچۆن زیندانەکانیان مەحکومەکەن هیوادارم جارێکی تر لە جامعە ئەمە تێکرارە نەبێت خەڵکی وشیار خەڵکی ئاگا ڕووی دەن ئێمە ئەشێ لە جمهوری ئیسلامی جەنایەتکار بێ کە ڕۆژێ دەها نەفەر زیندانیەکە شکنجەیەکە ئەعدامەکە نەک ڕوومان لە ئەو ئینسانانە بێت کە بە خاتر حەق و حقوقی خۆیان زیندانەکرێ یان واداریانەکەن بە ئاعتراف ئەمە شتێکی زۆر زۆر ئەساسیە جا من ئەزانم لە دوێکەی شۆ چەند نەفەر وتوانە بۆ نووسیتە پیرۆز بێ ئەم پیرۆزبایی بۆ چون کەسەکە هاتووە قسەی کرد من هەر ئیسێشێ سلاوە لێرم بۆ جەمال بۆ خانەوادەی جەمال و پشتیوانی یەکەم لە جەمال و خانەوادەی جەمال بۆ لەو کەسانێکە لە بەرابەر سەلەفیەکان و کە جمهوری ئیسلامی نەخشی ئەساسی بۆ من پیرۆزباییان پێژم جا بۆ بۆنەوە ئەمە زۆر نقطەی ئەساسی هیوادارم ئەو جوانانی ئەو جامعات بەجێ ئەوە ڕوو دەمان لە کەسانی وەکو جەماڵیەشە ڕووی دەمان لە جمهوری ئیسلامی پێشتر بەرابەر جمهوری ئیسلامیە بێت جا نەخشی ژنان بە بڕای من نەخشی ژنان هەر ئەوە ڕۆژ لە داسێرانە نیشانیدا هەر ئەوە ڕۆژ کە سنەفەکان هێرشیان کرد بۆ سەر مەحەلەی داسێران ژنان هەر ئەو مەحەلە هاوسێی هەر ئەو خانەوادەی جەماڵە ژنیە ببوو کە نەخشی ئەساسی ببوو حەملەی کرد بۆ سەلەفیەکان هەر ئەو ژنە باعث ببوو پیژانە بووی خەڵکی جەمع کردبوو ئەمە یەکێک لە نمونەکانە جا
جامعەی کوردستان ژنان نەخشی ئەساسیان بۆ لە ڕۆژێک و بە دوای قیام و بەر لە قیام ئەو جامعەیە ڕادیکال جێی ئینسانهای شەریف و مبارز و ئینقلابی بووە نەک جێی ئتێدادی سەلەفی و داعشی و کەسافە جا بۆنەوە من بیستومەکە گوایە جەماعەتێکی ژنی سەلەفیش بە هەر ئەو ڕۆژێکە ئەم ئەتفاقە کەوتۆ لە مەریوانە خەڵک چوونە سەبەر ئیدارەی دەوڵەتی ئەترازیان کردوە وایە جەماعەتی ژنیش بە حەجاب و هاتوون کە وتیانە ئێمە جەهاد دەکەین بە بڕوای من ئەشێ ژنان و پیاوانی ڕادیکاڵی ئەو جامعە لە بەرابەر ئەمانە بێسنمەیان نەدەن ئەمانە پەرەفسێنن دروستە من وە ئەزانم دوو دانە پەیرۆزی لەم جەریانە بوو یەکێکی ئەوە بوو کە هەر ئەوە ڕۆژ خەڵکی بەتا بە مەحەلەی داسێران لە بەرابەر ئەمانە وێستان وەیدا ئەمانە نەهاتبوون فەقەت هێرشکەنە سەر جەماڵ ناوێ نەهاتبوون فەقەت هێرشکەنە سەر یەک نەفەر و یەک خانەوادە ئەمانە بە بەرنامەوە هاتبوون ئەمانە کارە زۆرتریان بەدەستە بوو وەلی وەختێ لە تەک ئەکس و ئەمەڵی ژنان و پیاوانی ڕادیکاڵی مەریوان و داسێرانە ڕوبەڕووبوونەوە ترسان و پاشەکشیان کرد ئەمە یەکێک لە پیرۆزیەکان بوو کە بەدەستیان هاوە خەڵکی مەریوان و خەڵکی داسیان دووەم پیرۆزی کە بەدەستیان هاورد بە دوای ئەم جەریانە پشتیوانی خەڵکی ژنان و پیاوانی ڕادیکاڵ و بەرادەیی تەواوی شارەکانی کوردستان ئیسە بە هەر تەریقێکی توانیان پشتیوانیان کرد ئیسە بە تەریق نووسین بوو بە تەریق پەیام بوو هاودەردی و هاودەم خۆیان خستە تەک هاودەم و پشتی خەڵکی مەریوان و داسێران چ لە داخڵە چ لە دەرەوە ئەمە چ بە تەریق مساحەبە چ بە تەریق نیشتە ئینسانهای ڕادیکاڵ ساکت نەبوون ئەمە بوو بە شتێکی جەهانی ئەمە دەمی داوە بە بڕوای من ئەمە دوو دانە پیرۆزی بوو لەم وەزعێتە جام یەک شت ئەمە کە گەرکمە بێژم زۆر مهمە دروستە ئێستا ئەم پاشەکشێکراوە بەمانە ئەمە دروستە کە جمهوری ئیسلامی خۆشی هاتەمەیان چون هاتن بۆ داسێران و چون بۆ ماڵ جەماڵ یەک دلیلی شیفرە مهم کە ئایسە لەم دۆرانە جمهوری ئیسلامی توانی خۆی کۆکاتەوە ئەمانە کۆکاتەوە ئەوە بوو کە مەسەلەی ئینتخابات گەرەکیان نەبوو لەم شەرات و ئەوزاع و ئەحواڵات بە خاتر نزیکبوونی ئینتخابات مەریوان یان شارەکان کوردستان دڵ هەم دەڵ شلوغ بێت یانزانی بە زەرەریان تەواو بێت بە خاتر ئەمە کە ئێمیشیانە زوو جەمع کردووە وەلێ دروستە ئێمە ئەم جارە پاشەکشەمان پێ کردوون دروستە خەڵکاتونە سەمیان ولی نابێت ئێمە هەروە ساکت بین و چاو خۆشیکەم بێژینەتە ئەم جارە بوو تەواو بوو نێتەواو نەبوو تا جمهوری ئیسلامی لە ڕوویکار بێت تا جمهوری ئیسلامی ببێت ئەمجا سەلەفی سەری هەوڵ 4 ڕۆژتر 2 ڕۆژتر گروێتە سەر هەڵیانێت 4 ڕۆژتر ئازایەتر کۆمەکەکان دەستپێکان بۆ بەرگیری و بۆ تەعەڕوز بە حەڵکردن 4 ڕۆژ ئیمڕۆ لە داسێرانە بوو ئیمڕۆ لە مەریوانە بوو بەیانی لە مەحەلەیەترا بێت دوو بەیانی لە شارێک سەقز ئابێ بانە ئابێ شارەکان ترابێ جا بەو بۆنە ئەبێ ئێمە گوریابین هەمیشە نابێ مەیان بین بەمانە سەر هەڵبێنن بەتابەتنی یەک تکان لە ژنانی ئازادیخۆر و بەرابەری تەڵەب مەریوانە بۆ شارەکان کوردستانە شاری کوردستان شارەکانی کوردستان هەمیشە ڕادیکال بووە هەمیشە چاپ بووە ئەمانە بوو نەک جێ ئەوانەسە نەک جێ ئەم سەلەفیانە و ئەم داعشیانە ئەم حەجابیانە نابێ ئێمە بێڵین ئەمانە پەرەسێنن نابێ ئێمە بێڵین ئەمانە بێنە ئەرسەمەیان نابێ شەقامیان بۆ چۆڵکەین هەرچی ئێمە تیشتر بین لە بەرابەریانە هەرچی ئێمە ڕادیکالتر بین لە بەرابەریانە مەیانیان پێ نەبێت ئەمانە قەدەشینیکەن وەلە کافی ئێمە مەیانیان بۆ خاڵیکەین ئیمڕۆ گروی سەلەفی بوو بەیانی گرویتر یان نەبەرکات بۆ جمهوری ئیسلامی فەرق ناکە جمهوری ئیسلامی هەدەفی هەست جمهوری ئیسلامی گەرە کەسی بە هەر تەریقێ بووە خەڵک ساکت کا بە هەر تەریقێ بۆ خەڵک سەرگەرم کا ئێستا بەتابەت ئیستا دروستە بە خاترە انتخاباتە کەمێ هاتووە کەمێ ئەمانێ سەرگەرم کردەوە وەلێ معلوم نییە 2 مانگ 3 مانگە خەڵک چوونە ماڵەکانیان ساکت بوون ئەزم کام خۆماش و کام جەنایەتکارتر سەر هەڵێنێ بۆ گیان خەڵک ئەچێت جا بۆنەوە ژنان نەخش ئەساسیان بوو لەم بەتابەت لەم ئەرسە بەتابەت ژنان داسێران واقعەن دەستیان خۆش لێ نەگرەوە من افتخارەکەم بەم ئینسانە شەریفانە کە هاتنە ئەرسەمەیان بە داس و بە قوتەک و بە هەر شتێ بۆیان بوو خۆیان نیشاندا زۆر سپاس زۆر مەمنون مەمنون
دەزەبدا هەڕێ ئەحمەد نیکجۆ سەبارەت بە سەلەفیەکان لەم بینایە کەوتونەتە خۆ شتیان نووسیوە ئەیانەوێ ئەحمەدی موفتیزادە لە فکری داعشیەت و سەلەفیگەری هێم بکەن مبەڕا بکەن بەری بکەن و بڵێن ئەوانە بووە ئەمانە جیاوازن حتا ئیتر دیمان کە بە سەراحەتەوە دانیشیان ئەڵێ ئەوە حکمی سەربڕینە هیچ قسەیەکی تیان نیە سازشمان نییە ئەسم بەوان چ ڕەبتی هەیە کێ موسڵمانە کێ نییە بەوان چ ڕەبتی هەیە ئەو خەڵکە بۆی هەیە ئازاد بێت دینی هەیە یا بێدینە خوا ئەپەرستێ یا نایپەرستێ بەهاییە یا مەسیحیە هەرچی شتەیە پێت وایە ئەحمەدی موفتیزادە جیاواز بوو لەمان ویانە ئەم فکرانە بەیەکەوە مەربوطن کە تۆ خۆت لەو تاریخەیە بوویت و ئەزانی کە ئەحمەدی موفتیزادە چی کرد چون ئاماژەت پێکرد لە پرسیاریەکەمە بەڵام چیت نەکردەوە فەرموو لە خزمەتە والله مجال نییە ئەنا فرە حەزمە کرد من لەو ڕۆژەوە وا ئەحمەد حەسن البەنا لە مسرە ئیعلامی موجودیەتی ئەخوان المسلمینی کرد بیگەڕمەوە هەتا ئەیمڕۆ هەتا گەیە بە ئەحمەد موفتیزادە ئەمانە بە دوای ئەمپراتوری عوسمانی کە ڕووخا ئەم سەلەفیگەریە لەلایەن ئینگلیس بە تایبەت دوای ئەوە ئەمریکاش هاتبووە مەیان دوای هاتووە مەیان لەو ئانە ئەم سەلەفیگەریە لە ئەخوان المسلمینە لە مسرا دەستی پێکرد بۆ مەقابلەکردن لەگەڵ ئینقلاب ئۆکتۆبرا ئینقلاب 1970 کە دەستی پێکردووە ئەمە لە 1916 ئەم پەدیدە دروست بوو بۆ بەرامبەرکێکردن لە ئینقلابیگەری لە ئەوەی وە لە رووسیا لەو ئانا دەستی پێکردو لە ئەمەڵا بوو ئەم جارە ئەمە ئیدامەی بوو بە عنوان ئەوەی کاری کردیان سنۆخە خەیریان دروست کرد کە ئیسە لە سناواکە لە مەریوانە لە ئەچن ئەزانن مردم ها لە ئەو پەڕی جەماعەتی ئەحمەدی موفتیزادە هیچ کەس ناتوانێت ئیخوانی و سەلەفیگەری ئەحمەد موفتیزادە بواتە زێر سوال ئێمە خۆمان دیگمانە دانە بدانە من لەگەڵ قسەم کردووە من لەگەڵ دەبەشەڕێم کردوە تیکە لە مزگەوت سنا مزگەوت جامعەی سنا دارە ئیحسانە لە بانە لەو ئانەوە لەگەڵ سەرتەریە هەڵیان نەخستۆ لە بانە جا ئەوەتە ئیسا ئەمە بۆ ئەوە ئەزان خەڵک برسیە خەڵک پەنای نییە ئەمە گرانیە ئەمە کۆڕۆنایە ئەمە جمهوری ئیسلامیە ئەمانە ئەچن وەک ئەو عانەی ئەخوان المسلمین لە مسرە ئەچن عەدڵی ئار دەبن بۆ ماڵێک و 2 کیلو شەکەر و 2 کیلۆ قەم لەم کەرە کابرایش برسیە خۆخوای مناڵەکانی تێر بێ بەم عەدڵە برنج و 2 کیلۆ قەن و شەکەرە ئەم خانەوادە بە گرەوگانەگرن ئەو ژنانە واچی من بە درستی باسی لێ کرد جزۆ ئەو خانەوادەگەرنە بە 2 کیلو شەکەر و 3 کیلو تەنەکەی ڕۆن و لەمانە ئەوە بۆیان بۆ ئەوەی ئەمە ئیدامەی بێ ئەشێ بە قسەیان بکەن جا خەڵک ئەبێ هوشیار بێ ئەمانە بناسێت ئەمانە بڕۆتەکیانە قسە بکە بێژە ئەرێکاکە ئێوە بۆ واکەن ئێوە بۆچی من لەپەڕێن بۆچی ئێوە گەرەکتانە لە کوردستانیشکەن بە مووسڵ و ڕەقە بۆشن کە ئایسە جێگەی پەلەوەرێکی تیانە جێگەی ئەویەتیانە چۆنەکە بنیشێتەوە مووسڵ شارێ بوو 2 ملیۆن جەمعیەتی باوەڕکە ئاپارتمان وشتی تیا بوو من لە وڵاتە هەم ئێژەی نایبینم ئایسە بڕۆ کردویانە بە خانی ئەرواح کردویانە بە کەلاوەیە بەخراوێ ئێوە ئەمەتان نەگەرەکە بۆ جامعی بەشەریەت ئەچێ بەر ئەم خەڵکە ئەم پرسیارە لە خۆی بکە ئەمە تێ سەلەفیە سەرەوڕێ ملەپەڕێنێ داوای چێکە داوای ئەوەکە ئیسلام لەو ساوە لە 1400 ساڵ و هاتووە سەرکار داوای دەسەڵات سیاسیەکە دەسەڵات سیاسیەکەیشی ئەوەسە ئاخرین مدلی داعش بوو ئەو چەند ساڵە لە ئینەکردی داعش ئوسامە بن لادن زەرقاوی
خودی هیلری کلینتن وتی کە کاکە ئێمە ئەمانمانە دروست کرد بۆ بەرگری لە کۆمونیسم بۆ بەرگری لە ئتحاد جەماهیر شەوروی. عەبوو بەکر بەغدادی لە مووسڵا هات ئێعلام حکوومەتی شام و عێراقی کرد ئارەزووی ئەو جەهەنەمە بوو وای سەر دووکە بەڕایەکە تیربارانکردن دەستە جەمعی جوانان بە 200 چیان نەکرد بە ژن و مناڵ ئەو یەزیدیە بەدبەختانە کە ئەیسێ ژنەکانیان ها لە ئەم وڵاتە عەرەبی گەرا گشتیان خەرید و فرشیان پێکن. ئایا ئەم جۆرە شێوە جامعە کە ئەحمە موفتیزادەش ئارەزووی هەر ئەمە بووە ئایا ئەمە شایەن بنیام این ڕۆژیە شایەن ئینسانە. دوای ئەوە لە ڕابطە لەگەڵ ئەو کوڕەوە جەماڵەوە قسەی کردووە ئەمە تەرفەن جمهوری ئیسلامیە. جمهوری ئیسلامی حاڵی زۆر شغوڕە، جمهوری ئیسلامی حاڵی زۆر تەقولەخە. خۆ دەزانی ئەحمەدی نژاد چی ئێژێ نازانم ئەمانەی وا کاندید بوون بۆ خۆیان کاندید کرد بۆ ڕەت جمهوری یەکێژێ خاوەنەی هیچ کارەت و یەکێژێ نابێ بە قسە وەلایەت فەقێ بکەیت. جمهوری ئیسلامی ئەمە وەزعیە ولم وضع گرێکی ئالتەرناتیڤ دروستکە. ئالتەرناتیڤ چیە؟ خەڵک بکا بە گوێژیەکە. خەڵک بکا بە یەکیژە چییە؟ سەلەفیگەریە کە شیعەکانیان سونی بە مسلمان نازانێ، شیعەکان سونیەکان بە مسلمان نازان، ئارەمانە ئیسفادەی لێەکە ئاوایان لێەکەن و ئەو گەرەوە ئەحمەد موفتیزادە دایناوە سەلەفیگەریە. ئەمانە هەرە و توخمنە، ئەمانە هەرە و توخمنە کە پێشمەرگەی مسلمانی دروستکرا جاشانەوە هەتا ئیسیشە بوون بە مخل ئەو جامعەوە ئەبێ بڕۆن، ئەبێ لەگەڵ جمهوری ئیسلامیە دانە بڕۆن. من داواکەم هەدێرە داواکەم دانە فیلمیان لێ بگرن، عکسیان لێ بگرن، ناویان یاداشکەن. جمهوری ئیسلامی ئەونەی نەماوە. ئەو دەورانە ڕۆی هەسن بڕۆنە کرماشان و بڕۆنە هەمان. سپاس کاسم. زۆر سپاس هاوڕێ. هەوڵ ساڵە ئشارەی پێکرا ئەمانە ئەیانەوێ بیکەنە ڕقە و مووسڵ، بەڵام لە جێکی خراپەوە دەستیان پێکرد لە مەریوانەوە. مەریوانێک کە لە توولی 55 ساڵی ڕابردووە لانکەی چەپ و کۆمونیزم و کەسانی تێکۆشەر بووە و ئەم شارە چکۆلە ئولگوی بزوتنەوەی ئیجتیماعی گەورە و جدیتیا بووە. پێت وایە ئەمە ئەوانە ئەتوانن سەرکەوتوو بن یاننا؟ قسەی ئێوە چییە؟ ڕێگەحەلی ئێوە چییە بۆی کە چۆن بەربەرەکانی ئەم سەلەفیانە بکەن؟ ئەوان بەسەراحە دەڵێن ئێستا بە شیعەکان دەڵێن ڕافزی، بەڵام دەڵێن لە 3 خاڵا ئێمە مشتەرەکین: تەوهین بەخوا، بە پێغەمبەر و بە دینەکەمان قبوڵ ناکەین و هەردووکمان. یعنی هەیە جمهوری ئیسلامی متحیدی ئەوانەوە کاسەش بووە. ئێوە قسەتان چییە سەبارەت بە مەوزوعات؟ فەرموو. تاریخەوە شار ببوورە دەنگەکەت نەبووە سات کاری کردەوە. لە مورد پرسیارەکە تۆ خۆت ئیشارەت پێکرد لە مورد شارمەریەوە. بەرزە من نمونەیەکتری لەم چەند ڕۆژی ڕابردووە کە لە داسێراوە دەستی پێکردووە بە شدەت تەشەنەی سند بۆ باقی گەڕەکانی مەریوان و ئەتراف و ئەوانە وایە، بەڵام لەخەمە کێشمە کێشێکە. من پێم وایە عەلارەغم حکوومەتی جمهوری ئیسلامی بەو هەموو کوشت و کوشتارە وا کردی بەرامبەر بەخەڵ. ئەو شەڕە ئێرتەجاعی ئێران و عێراق کە خەڵکی مەریوان مەجوون کۆچیان کرد و ماڵ و کاشانەی خۆیان بەجێهێشت، ئەوە کە فرێ لە گەنجەکانیان ئەدام کرد، ئەوە فرێ لە کچەکان و ژنانیان وەکو چیمەندارابی و گۆڵباخ سەلیمی و زۆر کەسی تر نردنیان و لە تابوتیان نان بە زینوی لە بە وەسیلەی حاجی داود و شکنجەگەران جمهوری ئیسلامی لە قەسر و ئەوین و زۆر شوێنی تر وەکو باقی کەسەکان تری ئێران. ئەو 100,000 نەفەر چی شاید 100,000 نەفەر کە چوونە زیندان و 100,000 نەفریان لێ ئەعدامکردن. بەڵام ئەم کێشمە کێشە بە توول ئەم چەند ساڵە هەر ئیدامەی بووە بین ئینقلاب و ضد انقلاب، بین خەڵک و جمهوری ئیسلامی تا ئەم لەحزەوە بێکۆ قسەکەین عەلارەغم فرازونشیوێ واتۆ سەبەرۆ، بەڵام جمهوری ئیسلامی و ئیسلام و کۆنەپەرستی و ئرتجاع نەیتوانیوە زاڵ بێ. ئایا ئەمە هەروە بێ؟ من نازانم، بەستگی هەست ڕاستەکەی
ئەگەر بە تەجربەی خەڵک بگەڕێنەوە بە بارزاتیان بگەڕێنەوە بە تین و تەوژمی هێزی چەپ و کۆمونیست و بە اعتراضات و مطالباتی خەڵک بگەڕێنەوە نیشان ئەوەدا کە نەخێر ئەم خەڵکە تەسلیم نابن و بەهەرحاڵ نیشانیان داوە بە کۆچ مەریوان بە 23 تیر مقابل لەگەڵ مفتیزادە و جمهوری ئیسلامی و گشت ئەمانە مەسەڵەن هەر لەو مەریوانە بچووکە ئێمە بینین وەختێ فریشتەی نەجاتی ئەکوژرێ قەتڵ ناموسی ئەکرێ یا کەسێ یا شوەکەی یا براکەی بەبیرم نەماوە ئەیکوژن 2000 کەس ژن و پیاو لە شار مەریوانەوە لەو شەرایەتا هەڵەسن ئەشنە ژێر تابوتەکەی بنەوە بۆ دزڵی لەوێ بە احترامەوە ئەسپەردەیەکەن ئەمە بە نظر من کارێکی بچووک نییە بە تایبەت بەو حەجمە تەبلیغاتەوە کۆنەپەرستی و ئێرتجاع جمهوری ئیسلامی و سەلەفیگەری و دەروێش و سۆفی و هەموو ئەم کۆنەپەرستانەوە کردویانە بەرامبەر بەژن ولی ئەوان 2000 کەس بەعنوان احترام کەوتە گەوژنەوە بردیان ئەسپەردەیان کرد سەدان نمونە ئەم کابرا ئیمام جومعە چە ساڵەوە بەروتی هین مەمنوعە دووچەرخە سواری ڕەفیقی لەم شوانە لەم لایڤێکا باسی کرد خەڵکی ژنانی شاری مەریوان هەر بە عنوان فقط بە ئەتراس ئەوان شوان نایانزای دووچەرخە سواریکەن هەستان چون دووچەرخە سواریان کرد لەو ڕۆژە سێشەمانە ئەچون بۆ زرێبار مەزوو وەسەر تۆ تماشاکەی لە هەموو عەرسەیەکە ئەم خەڵکە بەرامبەر بە جمهوری ئیسلامی کۆڵیان نەداوە و ئەم نمونەیەمە دەیان نمونە بنیان بەتوانێت ببینێ وەختێک یەکیانە حەمڵەکەن بە مەریوان ئەو ابتکارە توودەیە بەخەرجادرێ کە جمهوری ئیسلامی ئاچمەزەکەن هیچ ڕێگەیەکی بۆ نامێنێت لەگەڵ مەسەڵەن کۆچەکەن لەگەڵ شارێکی چۆڵە ڕوبەڕووە بێ و مەجبورە بێت دابنیشە لەگەڵ نمایندگان خەڵک مەریوانە مزاکرە بکە بۆیە ئەمانە ئەڵێم ئەم وەختە تۆ چاوی لێەکەی لەو مەقاتع مختلفە هەتایسە بە ئەنواع ئێعتراز مبارزە دروسە تەلەفاتمان داوە لە شەڕی شوزانم دەم بارزات توودەیی و شاور و فلان و بیسار تاوان بارزەی زیندانیەکانمانە کە بند بوون و ئەسیر بوون لەژێر دەست ئەوانە تاوان بارزەی نظامی و مسلحانە بەرامبەر بە هجومی لەشکری ئیسلام بۆ شاور و دێ و ئەوانە و لەم بارزەی مەدەنیا کە ئیمڕۆ بە نظر من هەیە لە شارەکانە و واقعاً پێشڵەفتێکی زۆری کردووە و ئەوانە ئەم نیشانە هەست کە ئەم خەڵکە ئەم مبارزە و مقاومەتەکە و تایسە کۆڵی پێ نەدراوە لە مقابل جمهوری ئیسلامیە و لە مقابل تهدیداتێکاوە ئەم سەلەفی و پلان و فیسارە ئەخیرەن کردویانە بەرامبەر بە خەڵک و من مطمئنم ئەمە ئەتوانێت زۆرتر پەرەپسێنێ و ئەتوانێت کۆمەکە هەرم نەوعە ئەم مقاومەتە و لەم چەند ڕۆژاکرا بۆ سەبایز ئەوە کە حتا ناو سەفوف ئەمانە هین بووە تەفرەقە کەوتووە من دیومێتی جەماعەتی ێژن سەر و پەڕێن تایوکان نەخەیر کاکە ئیسلام وانیە و ئەتوفەتی هەیە و گەرکیانە خەڵکین کەن گوڵبن ناوخوانە توش اختلاف بوون هەرە مەفتیزادەوە ئەحمەدی نیکجۆ لێرا پێی ئیشارەی کرد لە ئەسەر مەقاومەتی خەڵکا کردیانی بە چەند بەش یەکێ ێژن نەخێر قوربان ئێمە تەرەفدار ئاشتی کۆمەڵایەتی و فلان و فیساری یەکێ هەر کەماکان خەریکە بە ئەنواع و ئەقسام شێوە و تەوتە ئەو تەتمیع ئەوە کە مەسەڵەن هەرم سەلەفیانە لە منتەقەی شاهۆە پاڵەناڵ و بەرەو کامیاران بانگیان دانەوە پوڵە دەن و لە ئەسەر فەقر و فەلاکەتی وا جمهوری ئیسلامی تەحمیلی بە ئەو خەڵکە کردووە ئەحمەدی نیکجۆش پێی ئیشارە کرد ئەم خەڵکە بلەخەرە گەرێکی نییە ماڵەکە بنێ لە برسا ئەچن مەسەڵەن بە ئیسلاح کۆمەکیانەکەن بۆ جەزبیان کەن بۆ بیان کەن بە نێوی خۆیان کەما اینکە مەسەڵەن جمهوری ئیسلامی لە ئەفغانیەکان و ئەیسەیانێرێ بۆ سووریا بە ناو لەشکەر فاتمین کردوێسی بۆیە من گەرەکم بێژم ئەم تەقابلە هەر ئیدامەی بووە ئایا سەرەکەوێ بەستگی بە ئیرادەی ئەو خەڵکە هەیە بەستگی بە نەقشی ئەحزابی چەپ و کۆمونیست هەیە کە لەمەیانە حازر بن و لە کەنار دەست ئەم خەڵکا بن لەم مبارزە وا هەیە بۆ سازماندەهی بۆ متشەکلکردن بۆ هەر نەوعێک کە ئەتوانێت کۆمەکەوە بارزەی ئەم خەڵکە و جوانم نانێ بە سفریان ئیزافە کات و ئیجازە نا سەلەفی گەری لەوێ ڕشت بکات و ئیجازە نا کەسێ بە خاترەوە قۆڵی ڕوتە مورد تحقیر و لێدان و ئەوانەی بکەن ئەوە من وازانم تەجربە نیشانی داوە تەجاربێک وا هەست سنەتگەلێک وا هەست زەرفیەتگەلێک وا هەست ناو ئەم خەڵکە
ومەنافعێک وە ئەگەر خەڵک پێ ئاگابێ بە نظر من هیچ هێزێ ناتوانێت لە بنی بهێنێ و ئەوە ئەو هێزە مرتەجع و کۆنەپەرستانن دەبێ بچنە زباڵەی تاریخ. زۆر سپاس هاوڕە ساڵە. هەوران چەند دەقەمە ماوە بۆ کۆتایی بەرنامەکە. ڕوخسەت دێن بە هاوڕە چیمەن زۆر بە کورتی لە 2 دقیقەیە ئەوەی کە ئەبێت چی بکەین ئەم بزوتەوە هەر ڕابگرین و داعشەکان و سەلەفیەکان نەتوانن سەیتەرە بکەن بەسەر ژیانی خەڵکە، نەتەنها لە مەریوان بەڵکو لە هەموو شوێنێکی کوردستان. فەرموو هاوڕە چیمەن. من تەنیا گەرەکمە بەلەوە کە بێژم کە ئەشە لەم دەورانە چی بێ، من دەورانێ هەندەو شار مەریوانە سەمینار ژنان سەمیناری زۆریانەگەر ژنانی دووچەرخە سواری کەەوە هاوڕە ساڵە ئشارەی پێکن لە بەرابەر قسەی ئێمان جمعای مەریوانە چ نەخشێکیا بوو چۆن هاتنەمەیان بۆ دووچەرخە سواری ثابت کرد کە ژنان لەم ئەرسە فعالن و هەروە ژنانی سوڵتکوس لەو دەورانە چ نەخشی ئەساسیان بوو. دەورانە مەریوان زۆر سەمیناری تیاگەن نسبەت بە قەتڵ ناموسی بە اعتراض بە فرەیە یان لە ڕۆژی ژنانە ڕۆژی 8 مارس ژنان هاتن سوڕانیانە کرد یان ڕۆژی کودک. بە بڕوای من ئەشێ ئەو دەورانە دووبارە دەست پێکرێتەوە ئەو دووبارە ئەوە ئەو فعالیەتەوە ئەو جۆشەکە ئەو دەورانە بوو دووبارە ئێستا ئەشێ دەست پێکرێتەوە دووبارە ئەو شتانە زیینوو بێتەوە. من ئەم دەورە ئەرێ پیرۆزی خێز بوو بەدعەدەی سەلەفیەکان ژنان نەخشیان بوو پیاوانی ئەو جامعە نەخشیان بوو وەلێ بە بڕوای من ئەشێ زۆرتر بە بەرنامەوە زۆرتر بە تەشەکڵ و بە کۆبوونەوە نەک بە فەردی ناتوانین لە مقابل ئەمانە بێتن بەڵکۆشە بە تەشەکڵمان بێ ئەشێ بە بەرنامەوە بێ ئەشێ کۆبوونەوەمان بێت چ ژنان و چ پیاوانی ئەو جامعە بتوانن لە بەرابەر ئەوڵن لە بەرابەر ئەم ڕژیمە چون هەمووی ئەسڵ قەزیە ڕژیمە سەلەفی مفتیزادەی هەر دەسەڵگوریە نەمانەکە یەتە سەرکات لە پشتگەردی جمهوری ئیسلامی ئۆمانەیە سەرکات. کاتی بەرنامەکەمان کەمە جەمیکەرەوە من قەدیچە دەستخۆشیەکەم لە هەمووی ژنان و پیاوانی شۆڕژگێڕی ئەو جامعە بۆ کارێکی ئەم دەورە کردیان بۆ نەخشێکی ئەم دەورە بوویان و بۆ پاشەکشەیەکە کردیان بەمانە. زۆر سپاس هاوڕێ ئەحمەد نیکجوو، کاتی تۆیە و قسەی تۆ چییە لە نهایەتە زۆر کورت لطفەن. وەڵاهی ئەگەر قسەکە باش بەسەر چاو من گەرەکمە چەند نمونەی کورتکەرەوە زوو بە کورتی بیڵێم بۆچی بۆی کە چی بکەین باشە خەڵک بەرامبەر بم وەزعیەتە ئەبێ چی بکرێ باشە باشە ئێمە ئەبێ ناسیۆنالیسمی کورد لەم جەرەیانە نابێ لەژێر تێغی ئینسانی شۆڕژگێڕ و ئینسانە ئینقلابیەکانە دەرچێ. ئەمانە لە کوردستان عێراقا لە سلێمانیا حکمی جەهاد دەرەکەن نەدانێک نەدوانن نەدەنە 15. مەسعود بەرزانی بەرەی کوردستانی دوو سازمان زەحمەتکێشان و دوو حزبی دموکراتی داوەت کردووە نمایندەی ئەحمەد موفتیزادەیشی لە مەریوان سنەوە داوەت کردووە خەریکە ئاشتیان هاتووە. خەڵک ئەبێ ئەمە بزانێت ئەم ئەحزابی ناسیۆنالیست ئەمانیش مجرمن ئەبێ بیان ناسێ. یەک نمونە مەسکە بە کورتی باسیەکەم ئەگەر لە ئەوانەی وە هاوتەمەن منن بەتابەت کاساڵح سەرداری ئەوانەی گوێن هەڵێ ئێمە ئەگەر لە خاترتان نابێ ساڵی 58 نەورۆز لە تواو دانیشگاکان ئێرانەوە هەرچی دانیشجووە ئەوەی وای پێکریا هەڵسا هات بۆ کورسان بەناو مسافرانە نەوروزی. مەریوان پڕ بوو، بانە پڕ بوو، سنە پڕ بوو، ساقز بانە مەهاباد حتا ئەو مەناتخە. جا ئەمە کە ئەم خەڵکە ئەم شارانە بە نووسراوە ئەعلام پشتیوانیان کردووە فرەفرە دەستیان خۆش بێ زۆر کارێ باشیان کردووە هیوادارم نمونیان زۆر بێ بەڵام کافیە نییە. ئیسا ئەبێ پلێتر بێنە بەرەوە پلێتر بێنە بەرەوە چۆنە وەکو ئەو مسافران نەورۆزیە ئەتوانن بەعنوان ئەوە تێن بۆ مەریوان شارێکی گەردشگەریە زرێباری هەیە مەرزە شتە سێنن هەڵسن بەوە
دەدە و سەسە هەسن بێن بڕن بۆ مەریوان زمانی ئەوە تێن سەفەرەکەیانەکەن سەرێدا سێرانیش بن باشە ئەمە سەد مەقابڵ دڵگەرمی بە ئێمەمانان و بەو خەڵکە لێدا سێرانە ئەمە ئەگەر بکرێت بێحەد باشە بێ من داواکەم ئەوەی گوێ هارە دەنگمانەوە لە شارەکان کورسانە ئەوان لە کورسانەوە دەست پێکە مەهاباتی سەرقزبانە سەردەشت جوان ڕەوانسەر کرماشان ئیلام ئەمانە هەسن بە ئەنوان سەفەر بێن سەرێ مەریوان بن بۆ ئێڵام پشتیوانی داهین بەناو سەفەر بۆ مەریوان دوایەوە ئەم کاریانە کرد ڕێک جمهوری ئیسلامی ئەوەی تر ئەژنۆی ئەشکێت دوایەوە ئەوەی تر پاشەکشەی پێکرێ ئەم سەلەفی گەریشە ناتوان هەتا غەڵەتی وا تکرار بکەن وەخت نییە قسەم زۆرە بەڵام سپاس کاکسەیان هیوادارین لە بەرنامەکانی کە مەجال بێت قەربووی بکەینەوە و ئەو هەموو قسانەی کە لە سنگتا ماوە دەری بڕی بەرامبەر بە مەسایلی سەلەفی و ئەحمەی موفتیزادەوانە هەوڕێ ساڵی سەرداری دێمە سوراغی تۆ وەکو ئاخرین نۆبەت حەزەکەم ڕێگە حەلی تۆ بۆ چارەسەری ئەم کێشانە بووە چی بکەین ئەو دەستاوەردانی کە تاستا بووە کەسبیتی کەین فەرموو من وازانم مهمترین مەسەلەوەسە ئەوڵە ئەم دەستاوەردە بەڕاستێت بناسین عەلارەغم تەبلیغاتێوا ئەیکەن کە ئەوە چوزانم ئێمە سەرکەوتین و ئەوە ئیمام جمعەوە دەحاڵ کرد و بە تەوافق گەیشتین بەڕەسمیەتی بناسین کە ئەمە پیرۆزی و سەرکەوتن جبهەی ئازادی خوازی بەرامبەر بە تاریک پەرستی بە ئرتجاع بە سەلەفیگەری بە جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامی بە نەزەر من ڕەفیقی ئیشایی پێک نازانم کامە ڕەفیقانە بوو مەجبور بوو چون نەزانێ بە نەزەرم داستانە بە داسێراو نەوێسا وە کول مەنتەقەیەک بن بۆیە سەقی کرد لێرە مەجبور بوو بێت سڵحێ بکا و کۆتایی پێبێنێ بە ڕەسمیەت ناسنی ئەم دەستاوەردە ئەم پیرۆزیە و شکستی سەلەفیگەری یەک دوو بە نظر من ئەگەر بەمەوە دڵخۆش بین تەنیا و ئیدامەی نەدەین و متشەکل نەبین ئەو وەختە چوار ڕۆژتر دە ڕۆژتر ئەمانە بە نظر من وها نییە ڕەحەت پاشەکشێ و شکستیان خواردبێ و قبوڵیکەن بە نەوعێتر واردەبن بۆیە بە نظر من لازمەکە فعالین دەستەندەرکاران ئینسانهای شۆڕژگێر ئەوانەوە دڵسۆزون بۆ ئەم مەسەلە دەخاڵەتیان کرد ئەمە پەرە پێ بدەن تەنیا لە سەدحی داسێران و مەریوان و ئەوانە نەبێ من ئیتمینانمە سۆزی ئەگەر ئەم سەدە بشکێ ئەم سەدە نەبێ بەرامبەریان لە شارەکان ترۆ دەسی پێکەن بۆیە وازانم ئەم تەجربە بەرزە من پەرەی پێ بدەین لە نەوعی زۆرتر بکەین ارتباطاتێکی زۆرتر بین خەڵکی داسێران و مەحەلاتر و مەریوان و شوێنێک بەرزە من هەر کۆمونیستێ لەو جامعە وەزیفەیەسی مەسئولە هەڵسێ بشێ بزایە چ خەبەرە وە کۆمەکە چون دەرگای ئەوشی پێگرێ من نازانم بۆچی فلانە سەلەفی لەو پەردنیاوە تێ فەرمان جەهادا عەلەی خەڵکی مەریوان وەلێ کۆمونیستەکان و چەپەکان نابێوە هابن وازانم یەکشت تریش بوو دەستاوەرد کە ئەشێ ئەویژەوە جا لە هەر نەقش هەر حیزب و جەریان و شتێ بەزەمت جبهەیەکی لە ئازادی خوازان و کۆمونیستەکان لەسەر ئەمە مەوزەعیان کرد ئەو وای کرد کە من و هاوڕێ ئەحمەی نیکجۆ بێن لێرە بەخاتر ئیحساس مەسئولیەتێوە لە مەقابڵ ئەو جامعە ئەیکەین بە یەکۆ دانشین قسەکەین بە نظر من ئەشێمە پەرە بسێنێ ئەشێ بە وسعەت شارەکان و دێهات و هەموو نەبێ تەنیا ئەمە ئەتوانێ بەر بە جمهوری ئیسلامی و سەلەفیگەری و هەر هێزێکی ڕەشی ئرتجاعی بێسێ یەک جەم یەکەمەوە لەبەر کەمبوود وەختەکە بە ڕەسمیەت ناسنی ئەم سەرکەوتنە پەرەپێدان و گۆستەرشی لە هەر شوێنەکە ئەمە بۆ سەبایزەوە ارتباطاتێکی وەسیع بین فعالین سیاسی بین سانە ئازادی خوازەکان حتا نەهاد و جەریاناتێکی تر پێش هاتووە من واقعەن ڕۆژ نییە لە زۆر شوێنەکەن تەلەفۆنم بۆ نەکە نەزانم بۆ فرێ لە ڕفێقان ئەیکەن لە شارەوە لە دێوە بۆ کەسانێکی تر بۆیە بە نظر من ئەمە ئەشێ هاوفکرێ زۆرتر کرێ ئێمە نیازمان هەست بە قودرەتمەند بوون ئێمە نیازمان هەست بە ئیتحاد ئێمە نیازمان هەست بە تەشەکل ئێمە نیازمان هەست کە ئەوە سەدێک لە مەقابڵ جمهوری ئیسلامی و هەموو جبهەی کۆنەپەرستیە
بێسین نیروگەلێک وا گەرەکیانە ئیسلام لەگەڵ خەڵکە ئاشتی بنەوە ناتوان کۆڵ بجیانەکە بۆیە وازانم ئەشێ لە وەخت خۆشیە بێژین برادر ئەم شتەوە تۆ ئەیڵەی ئەمە ئتفاقەن خەریکی خەڵک خەتابارەکەی لەگەڵ لەجێی سەلەفیەکان لەم ڕۆژانە بەیانەیە بڵاوە بووە لایەن نەهادە مەدەنیەکانی شاری مەریوان ئەڵێن کە ئیسلام دینی ئاشتیە هەر لە ئەوە ڕۆژە دینی مل پەڕاندن بووە هەر کەسێ چزانم وەکوان بینەکردێت کوشتویان هەر ئیسێ ژێژن من نازام لەکوێوە مە پەیان کرد بەناو نەهاد مەدەنی مەریوانەوە ئەمە چ مەدەنیەتێکەوە تۆ جمهوری ئیسلامی بەری ئەەکەی ئیسلام بەری ئەەکەی لە کوشت و کوشتار لەجێەوە بێ لە پاڵ خەڵکە دفاعی لێ بکەی بێژ کاکە ئەمانە حەق ئازادی حەق خۆیانە ئازادن چۆن زندگیەکەن چۆن لیباسە پۆشن چۆن هەڵسو کەوتەکەن بە تۆ چمەر بوو بۆچی من ێژم بە تۆ چۆن چەند ڕەکعەت نوێژەکەی یان بۆ ڕۆژت گرتووە تۆش حەقت نییە لاقل لە قەرن 21 کەس بکوژی بە خاطر نەزراتی واسی بە خاطرەوە کوتو بێر ناکاتەوە بە خاطرەوە لامەسهەبە هەر دینێکی هەست هیچ ئەحەدێ هیچ نەهادێ هیچ ئیدۆلۆژیە هیچ دینێ حەقی تعرضی بە مافی سەرەتایی ئینسانەکان لە هەر گۆشەیەک ئەم کوێی خاکیە نییە هەر کەسێک دەست بەرزۆکە دەوێت لە مەقاوڵیا بێسی سەد بەسی وە بەنظر من ئەمە ئەو شتەسەوە لە ئیدامەی مبارزاتی خەڵکی داسێرانە بەنظر من تێکۆشەرانی سیاسی فعالینی سیاسی خەڵکی متەمەدن بەشەریەتی ئازادی خواست ئینسانگەرێ وا دڵسۆزن بۆ جامعە ئەشێ بەنظر من پەرەی پێ بدەن و کاری بۆ بکەن و زەحمەتی بۆ بکێشن ئەوان بە شدت خەریکن ئەوان کۆتا نایەن نابێ ئێمێش کۆتابی زۆر سپاس هاوڕێ ساڵی سەرداری و هەروە هاوڕێکی من و هاوڕێ ئەحمەد نیکجوو گوێگرانی خۆشەویست بینەرانی عەزیز هەروەک هەرچی هاوڕێ ئیشارەیان پێکرد ئەمڕۆ ڕۆژێتی کە بەرامبەر بە داعشیەکان و سەلەفیەکان لە تەواوی کوردستان ڕابوەستن یەکگرتوو بن ڕیزەکانتان یەکانگیر بکەن و لە مقابل ئەم وەحشیانەی کەیانەوێ کوردستانی ئێران بکەنە ڕەقە و مووسڵ بوەستنەوە کوردستان جێگەی داعشی و سەلەفی نییە جێگەی مەدەنیەتە جێگەی ژیان و ئاسایشە هیچ کەس نابێ و ناتوانێت بەر بەم ئاسایشەی ئێوە بگرێت سەرکەوتوو بن و مەمنونم کە تا ئاخری بەرنامەکە لەگەڵمان بوو دەست خۆش بن بژی سپاسانەکەم هاوڕێیان سپاس بۆ تۆ مارە بن هاوڕە